بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران بۆ کەمکردنەوەی خەرجیەکانی بڕیاری داوە چەند قوتابخانەیەک دابخاو ژمارەیەکی دیکەش تێکەڵ بکات. سەرۆکی لقی سۆرانی یەکێتی مامۆستایانیش دەڵێت بڕیارەکەی پەروەردەی سۆران پێچەوانەی بڕیاری وەزارەتی پەروەردەیە. بەپێی بڕیاری وەزارەتی پەروەردە بەمەرجێ قوتابخانە دادەخرێت کە لە 15 قوتابی کەمتری هەبێت. بەڵام بەوتەی سەرۆکی لقی سۆرانی یەکێتی مامۆستایان ئەو قوتابخانانەی داخراون 50 خوێندکاری هەبووە. بڕیارەکەیەکەوە قوتابخانە لێک بدرێن بەپێی بڕیاری وەزارەت دەبێت قوتابخانەیەکەوە لە 15 قوتابی کەمتری تێدا قوتابخانەکان هەڵبژێنێتەوە. بەڵام بەپێی پەروەردەکان هەندێک لە پەروەردە زیاتر لە 50 قوتابیشی قوتابخانەکانی هەڵگرتوەوە. بەڕاستی ئەمەش هۆکارێکە بۆی زۆرێک لە ئەو قوتابیانێکەوە توانای گواستنەوەیانە لە بۆ قوتابخانەی توانای هاتوویانە واز لە خوێندندا بڕێن و واز لە خوێندن بهێن. لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران بە تایبەتی لە ناوچەی برادۆست 20 قوتابخانە داخراون و خوێندکار و قوتابیانی لە قوتابخانەکانی گوندەکانی دەوروبەری درێژە بە خوێندن دەدەن. بەڕێوەبەری پەروەردەی سۆرانیش دەڵێت بەهۆی ئەو بڕیارەوە 100 ملیۆن دینار بۆ خەزینەی حکومەت دەگەڕێتەوە. دەشڵێت لە سەنتەری شاریش دەستیان کردووە بە تێکەڵکردنی چەند قوتابخانەیەک. و بەنسبەت لێکدانی قوتابخانەکانیش لە سنتەری سۆران و لە ڕەواند خەلیفانیش دەستمان کردووە بە لێکدانی قوتابخانەکان. بۆ نمونە ئەگەر دوو قوتابخانەی بنەڕەتی لە یەک قوتابخانە داوام بکەن هەردوو قوتابخانەمان لێک داون و کردیتمانە یەک بەڕێوەبەر و یەک بەڕێوەبەر سەرپەرشتی قوتابخانەکان بکات. ژمارەیەک لە قوتابخانەکانی سنووری قەزای سۆران لە خانووی کرێدان ئەم ساڵی ژمارەیەک خاوەنبینا وەک هاوکاری لە کرێی بیناکانیان خۆش بوون. جمع قوتابخانەکمان هەبوو ساڵانە بە کرێ دەگیران بۆ قوتابیان. دیارە لێرە خۆشبەختانە ئەم ساڵە خاوەنی بینایەکان هەڵساون بە خۆ بەخش یعنی بەخشیش دایتیانە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران. ئەو قەیرانی دارەیە ئەو قوتابخانەیە بێ بەرامبەرە ساڵێک و 4 ساڵی دیژبی ئەو قەیرانەبی ئەو مەکتەبە بێ بەرامبەرەبی. لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران 244 قوتابخانە هەن کە بەشێکیان لە خانووی کرێدان. وەک بەڕێوەبەری پەروەردەی سۆران دەڵێت بەداخستنی بەشێک لەو قوتابخانانە کە لە گوندەکانی ناوچەکەدان بڕی 100 ملیۆن دینار بۆ حکومەت دەگەڕێتەوە. بەڵام لە بەرامبەردا گرفت بۆ خوێندکار و قوتابیان دروست دەبێت چونکە دەبێت ڕێگایەکی دوور ببڕن تا لە قوتابخانەکانی گوندەکانی نزیک خۆیان درێژە بە خوێندن بدەن کە ئەوەش دوور نییە وازهێنانی ژمارەیەک لە قوتابیانی لێ بکەوێتەوە. لەم قەیرانە داراییە کە حکومەتی هەرێمی کوردستان تێکەوتووە بەشێک لە هاوڵاتیان دەیانەوێت دەستی حکومەت بگرن و لە ڕێگای پێدانی بینایە بە خۆبەخش کەرتی پەروەردە لە سنووری قەزای سۆران پێش بخەن و نهێڵن ئەم کەرتە پەکی بکەوێت. عەبدوڕستایی NRT قەزای سۆران.